ینی ئەم جارە زۆر سەرکەوتوو لە جارەکانی تر لەبەرەوەی دیار بوو ینی مەسەرەن خەرک گلەی و گازندەی خەڵک پێشتر چۆن بوو ئەو جارە چۆن بوو ئەمە وەکو برێن هاوڵاتیان بەگشتی ینی زۆر لە پرۆسەکە ڕازی بووین و زۆریش سەرکەوتوو بوو. دەستخۆشی لە کمیسیۆنەکەم گشتی مشکلەیەک نەبووە. ئیشەڵا هەڵبژاردنیچە بەخۆشی چە سەڕێوە دەستخۆشی لە ئاسایش و پلیس و هەموو کارمەندانی هینەکەم گشتان بەخین ڕێکۆپێکیان بەنامەکان بەدەسەڕێوە. هیچ کێشەیەک نەبووە، هیچ مشکلەیەک نەبووە، هەر خەڵکی هاتووە خۆی دەنگی خۆی داوە بێ مشکلە و بینی. بەڵەتە هەڵبژاردنەکانی ئەم جارەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی باش تا ڕادێکی زۆر بەڕێوە چوو ناڵین کەم و کورتینەوە کەم و کورتی لە هەموو شوێنێک ئەبێت بەڵام ڕێژەکە بە بەراوردیکەینەوە بە جارەکانی ڕابردوو بە هەڵبژاردنەکانی پێشوو جیاوازێکی زۆر هەبوو دەتوانین بڵین ڕێژەی ئەگەر ساختەکاریش هەبوو بێ بەڵام ڕێژەکە زۆر کەم بووە ئەو تۆ نەبووە تاوەکو کاریگەری لەسەر گۆڕینی ئەنجامی هەڵبژاردنەکان بێ بە شێوازێکی فراوان لەگەڵ ئەوەش ئەتوان بڵین ئەو ڕێکارانی کە کۆمیسیۆن گرتێ بەر ئەم جارە ڕێکارێکی زۆر توند بوو کە وای کرد ڕێژەی تەزویرکردن یاخود ئەو دایرانەی کە هەڵدانەیە ساختەکاری بکەن ڕێکارەکانی کۆمیسیۆن ڕێگەی پێگرتن تا ڕادەیەکی زۆر. بەڵێ ئەلحەمدولیلا ئێمە هەڵبژاردنەکەمان کرد و لەخوای بە زیادبووی زۆر بە جوانی بەڕێوە چووە دەستخۆشی لە هێزانەکانەکەین دەستخۆشی لە کۆمیسیۆنەکەین کان دە حیزبەکەرێن ئەوە تەزویرمان کردویان تەزویرمان نەکردەوە کۆمیسیۆنەیە کەس ناتوانێت لە خۆی قسەی بکە و زۆر دەستخۆشی لە هێزانەکان دەکەین.